إنسان إيماندار لدنيا دا توشي همو نارحتي يقدي بلام گرنگا ويا لنارحتي كان دا عبرت ودرسي لورگري أما گرنگا وباشانش لقل وجدا أوي كخواي قورب وماني داناوا وأوي في غمري نازدار صلى الله عليه وسلم دايناوا أوانا زياتر إنسان پناي بو ببا بچه بولاي لواني لشتي دنيا يان كسيك يان شخصيك یان شتێک کە ئەسڵی نەبێ یان گونەحبار و تاوانبار بێ بە بۆنەی ئەو ئاکارەوە کە ئەنجامی دەدا. ئێمە باسمان کرد وتمان یەکەمی ئەوەیە پشت ئینسان پشت بەستێ بەخوا، یەک تا پەرستی خوا جێبەجێ بکە پاشانش پشت ببەستێ بەخوا. دووەمیان دەچینە سەری ئەوەیە کە یاد و زکری خوا زۆر بکە و مرۆڤە ئەو ئینسانە ئەگەر هات و تووشی ناڕەحەتیەک سحرێ جادوویەک چاولێدانێک ئەمانە بوو ذکر و یادی خوا زۆر بکە، چونکە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم فەرمێ مثل الذي يذكر ربه والذي لا يذكر ربه، ئەو کەسەی کە یادی خوا دەکا لەگەڵ ئەو کەسەی کە یادی خوا ناکا، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ وەک زندوو مردوو وایە، واتە هەر کەسێ یادی خوای کرد ئەو مرۆڤە زندووە، واتە ئەژی. هەر کەسێ لەسەر دنیا بوو با نەمردبێ ئەگەر یاد و ذکری خوا نەکا و بە قسەی خوا نەکا ئەو مرۆڤە مردووە، بەڵام بەس جەستەی ها لەسەر زەوی. ئەمە پێغەمبەرگیانە فەرمی عەلەیهی السەڵاتو وەسەلام. واتە ئێمە ئەمانەیە خۆمان زندوو بکەینەوە، ئەبێ بکەوینە تەرەفی ئەو تەرازوەی کە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم بۆمانی داناوە کە یادی خوایە، بەردەوام لەگەڵ یابین. ئەفەرمن پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ئەمری کرد پێمان یادی خوا بکەین، فەرمووی هەر کەسێ یادی خوا بکا، پێغەمبەری خوا فەرمووی وەک ئەو ئینسانەیە وەک ئەو مرۆڤەیە دەرەچێ لە پێناوی خوادا غەزا دەکا، واتە دژی کافران و دژمنانی ئیسلام و مسلمانان ڕادەوەستێت. و ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەندێ کە ڕێدەکا و چەندێ دەڕوا بە ئەندازەی بەردی ئەو شوێنە، بە ئەندازەی بەردەکانی ئەوەی ئەو تێپەڕە بێ پێیدا. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەو ئینسانە بە ئەندازەی ئەوە لە شەیطان زیاتر دوور دەکەوێتەوە، چونکە هەر کەسێ یادی خوا بکە شەیطان لێی دوورە. ئێستا تۆ ئەگەر دانشتووی کە کاتی هەڵدەستی بسم الله بکە شەیطان لەگەڵتا نایە، کاتی ئەو جلانە ئەکەیتە بەر، ئەگەر بسم الله بکەی شەیطان لێت دوورەکەوێتەوە، کاتێ نان دەخۆی بسم الله ئەکەی شەیطان لێت دوورەکەوێتەوە، کاتێ سپاسی خوا دەکەی لەسەر ئەو ناز و نیعمەتانی کە خوا دایە پێت شەیطان لێت دوورەکەوێتەوە. هەمووی لە هەر کوێ بسم الله کرد شەیطان دەڕوا. لە ماڵدا بە تایبەتی ئەوانەی کە سنەتە ئینسان لە ماڵەکانیدا بەردەوام هەبێ بۆی ماڵەکەی مەلایکە بیپارێزێ. دووەمیان ئەوەیە